لە مەسقەتی پایتەخت هێڵی گفتوگۆ و دانوستان لەگەڵ تاراندا هەمیشە بە کراوەیی دەمێنێتەوە. لە نێو وڵاتانی کەنزاو تاران بۆچی تەنیا متمانەی باشانشینی عومان هەیە؟ دۆناڵد ترامپ لە نامەکەی 8 ئازاریدا بۆ تاران ئیماراتی وەک شوێنی گفتوگۆ و دانوستان دیاری کردبوو، بەڵام تاران حەزی بە مەسقەت بوو. ترامپیش قبوڵی کرد. بەم جۆرە گەڕی یەکەمی گفتوگۆ و دانوستانەکانی تاران و واشنتۆن لە مەسقەتی پایتەختی عومان بەڕێوەچوو. بۆ گەڕی دووەمیش لەبەر دووری مەسقەت بۆ شاندی ئەمریکی شاری ڕۆمای پایتەختی ئیتاڵیا لەلایەن واشنتۆنەوە پێشنیار کرا. تاران قبوڵی کردووە بەو مەرجەی هەر بەناوبژیوانی عومان و لە باڵێسقانی وڵاتە لە شاری ڕۆما بێت. بەڵام ئیتاڵیا ئەمەی ڕەت کردوێتەوە. تارانیش هەر سوورە لەسەرەوەی کە گەڕی دووەمیش لە وڵاتی عومان یان باڵوێسقانی عومان لە شاری ڕۆما بەڕێوە بچێت. ئەوەش لەبیر نەکرێت هەر لەو کاتەوە کە پرسیە ئەتۆمی ئێران ئاشکرا بووە و پەیوەندیە وڵاتەی لەگەڵ ڕۆژئاوا و بەتایبەت ئەمریکا تووشی قەیران کردوتەوە، هەندێک جاریش تارانی نزیک کردوتەوە لە هەڕەشە و هێرشی ئەمریکا. وڵاتی عومان تاکە دەواازەی متمانە پێکراوی ئێران بووە کە تاران بەپەلا هانای بۆ بردووە و بەناوبژیوانی مەسقەت بە کاتیش بوو بێت کێشەکەی چارەسەر کردووە. بۆ نمونە لە ساڵانی 2012 و 2013 کاتێک قەیرانی ئەتۆمی ئێران ڕۆژاوا و بەتایبەت تەلەبیبی لە بژاردەی هێرشی سەربازی نزیک کردبەوە، گفتوگۆی نهێنی لە نێوان نوێنەرانی ئێران و ئەمریکا لە مەسقەتی پایتەخت دەستی پێکرد. ناوبژیوانی عومان و دڵنیایی بۆ هەردوو لە ڕۆڵێکی گرنگی هەبوو بۆ ئەوەی بە فەرمی وتوێژە ئەتۆمیەکانی نێوان تاران و واشنتۆن دەست پێ بکات کە دواتر لە چوارچێوەی گروپی 5.1 بەردەوام بوو. دوجاریش لە ساڵی 2015 ڕێککەوتنی بەرجامی لێکەوتەوە. لە بەرامبەریشدا مەسقەت هیچ هەڵوێستی توندی بەرامبەر تاران نەنواندووە و بەردەوام چاوی لە تاران و بەرژەوەندیەکانی ئەم وڵاتە بووە. بۆ نمونە کاتێک وڵاتانی عەرەبی کەنزاو ویستیان پەیوەندیەکانیان لەگەڵ ئێراندا لەبەر چەند هۆکارێکی وەک دەستێوەردانی ئێران لە کاروباری ناوچەکە و بەتایبەت یەمەندا بوەستێنن، ئەمما نەک ڕازی نەبوو بەڵکو ڕەتیشی کردەوە بچێتە نێو هاوپەیمانی سەربازی بە ڕێبەرایەتی سعودیە و لە بەرامبەریشدا هەوڵیدا دەواازەکە بۆ دانوستان لە نێوان حوسیەکان و ئێران و حکوومەتی یەمەندا بەکراوەی بهێڵێتەوە. ئەم سیاسەتەی مەسقەت وای کردووە ئێران ئەم وڵاتە وەک تاکە وڵاتی متمانە پێکراوی تاران لە ناوچەکەدا بناسێت. لەمڕۆوە پرسیارەکە ئەوەیە تاران بۆ تا ئەم ڕادەیە متمانەی بە مەسقەت هەیە؟ لە بەرامبەریشدا مەسقەت بۆ هێندە لای تاران دەگرێت و چاوی لە تارانە. پرسی لایەنگری مەسقەت و متمانەی تاران سەرچاوەی لە مێژووی پەیوەندی ئەم دوو وڵاتە و بەتایبەت سەردەمی سوڵتان قابوسدایە. بۆ گەیشتن بە وەڵامی ئەم پرسیارەش دەبێت هاوڕێک لە مێژووی عومان و مێژووی پەیوەندی ئەم وڵاتە لەگەڵ تاراندا بدرێتەوە. لە ساڵی 1970دا قابوسی کوڕی سەعید لە کودەتایەکی ئارامدا و بەبێ کەمترین شەڕ و خوێنڕەشتن سوڵتان سەعیدی باوکی لە دەسەڵات دوور خستەوە. سوڵتان سەعید کە بۆ ماوەی 30 ساڵ حاکمی بێڕەکابەریە وڵاتە بوو، کەسایەتێکی کۆنەپەرست و دواکەوتوو هاوکات دژی چاکسازی و نوێکردنەوەی وڵاتەکەی بوو. بۆ نمونە لە ماوەی دەسەڵاتیەوەدا لە عومان تەنیا 3 خوێندنگا دروستکرا و 10 کیلۆمەتر ڕێگا قیرتاو کرا. خوێندکاران ڕێگەیان پێدەدرا تەنیا تا پۆلی شەشەم بخوێنن. کچانیش لە خوێندن بێبەش کرابوون. بە جۆرێک لە کۆی گشتی دانیشتوانی وڵاتە تەنیا لە 105 دەیانتوانی بخوێننەوە و بنووسن. سیرتر لەوەش لە سەردەمی سوڵتان سەعید جگەرە کێشان، یاری تۆپی پێ، پێڵاو و پانتۆڵ لەبەرکردن، چاویلکە، کارەبا و دەرمان لە وڵاتەکەدا قەدەغە کرابوو. تەنانەت قابوسی کوڕی لە کۆشکەکەی خۆی زیندانی کردبوو. ئەم سیاسەتە قەیرانی ئابووری و ناڕەزایی بەربڵاوی خەڵکی عومان و بەتایبەت ناوچەی زوفار و دەرەنجام کودەتای سوڵتان قابوسی لێکەوتەوە. سوڵتان قابوس کە ئەو کاتە تەمەنی 30 ساڵ بوو بە پێچەوانێ باوکی کەسێکی نوێخواز و لایەنگری چاکسازی بوو. هەر لەمڕۆوە خێرا دەستی بە چاکسازیەکی بەرفراوان کرد. ڕادەیەی کە سەردەمی قابوس لە مێژووی هاوچەرخی وڵاتی عوماندا بە ڕێنێسانسی عومانی ناسراوە. سوڵتان قابوس لە پێناو مۆدێڕنکردنی خێرای وڵات و بنیاتنانەوە و پەرەپێدانی ژێرخانی ئابووری و فراوانکردنی کەرتی پەروەردە و تەندروستی دەستی بە زیادکردنی فرۆشی نەوت و ڕاکێشانی وەبەرهێنەری بیانی کرد. لەم ڕێگەوە هەموو پێوەرەکانی گەشەسەندنی لە عومان بەرز کردەوە.
لە هەمووشی گرنگتر لە پێناو سەقامگیری عمان وەک سیاسەتی سەرەکی سوڵتان قابوس بە گرتنەبەری سیاسەتی بێلایەنی لە ململانەی ناوچەیدا و هەروەها گێڕانی ڕۆڵی ناوبژیوانی لە قەیرانە نێودەوڵەتیەکاندا وێنەی شانشینێکی میانڕەوی لە ناوچەکەدا و دنیادا خستە ڕوو. بەم جۆرە وڵاتەکەی کردە یەکێک لە دەوڵەمەندترین و هەشتی خواستترین وڵاتانی ناوچەکە و تەنانەت دنیاش. هەڵبەت ئەوەش لەبیر نەکرێت لەم نێوەندەدا قەیرانی پارێزگاری زوفار و سەرهەڵدانی ناڕەزایەتی و دەرەنجام پەرەسەندنی ئەم ناڕەزایەتیە لە قەوارەی شۆڕشێکی چەپدا تاکە قەیرانی ئەو وڵاتە بوو، ئەگەرچی سەرچاوەکەشی دەگەڕایەوە بۆ سەردەمی سیاسەتی چەوتی باوکی، بەڵام بە هەر حاڵ شۆڕشی زوفار دەسەڵاتی سوڵتان قابوس و تەنانەت وڵاتی لە لێواری ڕووخان نزیک کردەوە. شۆڕشی زوفار لە ساڵی 1963 دەستی پێکرد. سەرەتا یاخیبوونێکی خیاڵەکی بچووک بوو لە پارێزگای زوفار کە لەلایەن بزوتنەوەی ڕزگاری خوازی زوفارەوە لە دژی سوڵتان سەعید سەری هەڵدا. لەو کاتەدا سوپای وڵات تەنیا 2000 سەربازی هەبوو، توانای بەرەنگاربوونەوەی نەبوو. تەنانەت لەو کاتەشدا بەهۆی سەردەمی شەڕی ساردەوە بەریتانیاش توانای پشتیوانی نەمابوو. پرسی شۆڕشی زوفار کاتێک مەترسیدار بوو کە شۆڕشێکی کۆمۆنیستی لە وڵاتی یەمەنی دراوسێ عومان هەڵگیرسا و دەستی بە یارمەتی شۆڕشی زوفار کرد. جیا لە هەناردەکردنی چەک و تەقەمەنی بۆ زوفاریەکان حکوومەتە کۆمۆنیستەکانی دیکەشی بۆ یارمەتی هاندا و هەر لەمە ڕاستەیەدا چینیەکان جیا لە ڕاوێژی جەنگی دەستیان بە مەشق پێکردنی سەرکردەکانی زوفار لە چین کرد. هاوکاتی جیا لە یەمەن و چینیش کۆریای باکوور، عێراق، میسر، یەکێتی سۆڤیەت و کوباش دەستیان بە ناردنی چەک و تەقەمەنی و پشتیوانی بۆ زوفاریەکان کرد. ئەم تەوژمەی پشتیوانی کردنە ئاڕاستەی شۆڕشی زوفاری بەرەو بزوتنەوەیەکی چەپ لە سەرەتای ساڵی 1960دا گۆڕی. هەر لەم ئاراستەیەشدا نێوی شۆڕشەکەی زوفار بۆ بەرەی جەماوەری بۆ ئازادی کەنجاوی عەرەبی گۆڕا و چیتر بە ئازادکردنی زوفار و تەنانەت عومان ڕازی نەبوون، بەڵکو بەنیاز بوون کۆمۆنیزم لە سەرانسەری کەنداودا بڵاو بکەنەوە. بە سەرهەڵدانی دەسەڵاتی سوڵتان قابوس لە 1970 خاکی پارێزگای زوفار کەوتە دەستی بزوتنەوەی زوفار و تەنانەت مەترسی ئەوە هەبوو کە بە زووترین کات سەرانسەری خاکی عومانیان بکەوێتە دەست. بۆیە بەریتانیەکان گومانیان هەبوو سوڵتان قابوس بتوانێت پارێزگاری لە دەسەڵاتەکەی بکات. لەو کاتەدا سوڵتان قابوس لە ئاڵۆسترین دۆخی سیاسی خۆیدا بوو. لەلایەک زۆربەی وڵاتانی کۆمۆنیستی سەرقاڵی پشتیوانی کردنی بوون لە بزوتنەوەی چەپی زوفار. لەلایەکی دیکەوە وڵاتانی عەرەبی بە بیانووی ئەوەی سوڵتانی عومان پیاوی بەریتانیایە توخنی ئەم وڵاتە نەدەکەوتنەوە. لەم کاتەدا سوڵتان قابوس بە ناچاری و لە پێناو پاراستنی دەسەڵاتی خۆی و هەروەها پارێزگاری لە خاکی عومان لە بەرامبەر چەپەکانی زوفار هانای بردە بەرچاران و داوای یارمەتی کرد. لە وەڵامی داواکەی سوڵتان قابوس سوپای ئێران بە فەرمانی محەممەد ڕەزا شا لیوایەکی زرێپوش و 16 فڕۆکەی جەنگی ناردە عومان و کەوتنە شەڕی چەپەکانی زوفار. جیا لەسەر قاڵبوونی سوپای ئێران لە بەرەی شەڕی سەربازی دەستگای دیپلۆماسی پاشایەتی ئێرانیش کەوتە چالاکی و تا ساڵی 1975 توانی وڵاتی میسر، عێراق و چین لە یارمەتیدان و پشتیوانی چەپەکانی زوفار پاشگەز بکاتەوە. بەم جۆرە واتە لە ڕێگای شەڕی سەربازی و هەمی شەڕی دیپلۆماسی پاشە ئێران شکستی بە شۆڕشەکەی زوفار هێنا و پاشەم سەرکەوتنەش هیتر سوڵتان قابوس نەیشاردەوە. لەو کاتە مەترسیدارەدا کە عومان بەتەنیا مابووەوە و کەس یارمەتی نەدەدا، ئەوە تاران بوو کە بەهانایەوە هاتوو ڕزگاری کرد. پاش کۆتایی هاتنی پرسی زوفار، سوڵتان قابوس هەر زوو دەستی بە چاکسازی و بنیاتنانەوەی ژێرخانی ئابووری و کۆمەڵایەتی عومان کرد و لە ماوەیەکی کەمدا توانی ئەو وڵاتە پێش بخات. ئاوکاتیش سیاسەتی دەرەوەی وڵاتەکەی لەسەر بنەمای دۆستایەتی لەگەڵ هەمووان و دژمنایەتی لەگەڵ هیچ کەسێک دامەزراند. بەم سیاسەتەش توانی هەڵوێستێکی بێلایەن لە ململانێ ناوچەیی و نێودەوڵەتیەکان بگرێتە بەر و ئەم سیاسەتە وای کرد عومان وەک ئەکتەرێکی سربەخۆ و باوەڕپێکرا و لە دنیای شەڵەژاوی کەنداودا بناسرێت. لەم کاتەدا کەشانشینی عومان خەریکی پێشکەوتن و چاکسازی و بنیاتنانەوە بوو خۆی بە قەرزداری ڕژێمی پاشایەتی تاران دەزانی لە ناکاو شۆڕشی ئیسلامی لە ساڵی 1979 واتە 4 ساڵ پاش کۆتایی شۆڕشی زوفار دەستگای پاشایەتی ڕووخاند و دەسەڵاتی ئیسلامی لە ئێراندا دامەزراند. سەرکەوتنی شۆڕشی ئیسلامی
جێ لەوەی عمان و زۆرێک لە وڵاتانی ناوچەکەی تووشی شۆک کرد ئەوکات عمانی بە تەواوی هەراسان کرد چونکە لە ناکاو حکوومەتێک کە پەیوەندیەکی نزیکی لەگەڵ هەبوو ڕووخا و ڕژێمێک لەسەر بنەمای ئایدۆلۆژیایەکی شۆڕشیەڕ ئیسلامی هاتە سەرکار کە دروشمی هەناردەکردنی شۆڕشی ئیسلامی لە چەشنی شیعی بۆ دنیا بەرز کردبەوە. لەمڕۆوە زۆربەی دراوسەکانی ئێران و بە تایبەتیش وڵاتانی عەرەبی کەندا و بە نیگەرانیەوە سەیری پێشهاتەکانی تارانیان دەکرد. بەڵام سەرەڕای ئەو شۆک و هەراسان بوونە عمان هەر زوو وەفدێکی فەرمی بۆ کۆبوونەوە لەگەڵ ئایەتوڵڵا خومەینی ناردوو ڕایگەیاند کە ڕێز لە ڕێککەوتنەکانی پێش و سەبارەت بە ئاسایشی گەروی هورمز واتە سنووری نێوان دوو وڵات دەگرێت. بەمەرجێک حکوومەتی ئیسلامی ئێرانیش نیازپاکی خۆی نیشان بدات. بەو پەڕی سەر سوورمانەوە ئەرزوو ئایەتوڵڵا خومەینی و بەرپرسانی کۆماری ئیسلامی جەختیان لە بەهێزکردنی پەیوەندی هەردوو وڵات کردەوە. بەم جۆرەش لاپەڕەیەکی دیکە لە پەیوەندی ئاشتیانە و دۆستانی هەردوو وڵات دەستی پێکرد. هەر لە ماڕاستەیەشدا لەگەڵ هەڵگیرسانی شەڕی ئێران و عێراق زۆربەی ئەنجامانی ئەنجومەنی هاریکاری کەندا و لایەنگری و پشتیوانی عێراقیان دەست پێکرد. بەڵام عمان هەڵوێستێکی جیاوازی لەم بارەیەوە نواند. سوڵتان قابوس هیوای خۆی بۆ کۆتایی هێنان بە شەڕ دەربڕی و هەوڵیدا ڕێگەی ناوبژیوانی باکراوەیی بهێڵێتەوە. لەمبارەوە عمان سیاسەتی گۆشەگیرکردنی ئێرانی بە سوودی خۆی نەدەزانی و پێی وابوو دەبێت ڕێڕەوی دانوستانەکانی نێوان تاران و دراوسێ عەرەبەکانی بپارێزێت. لەلایەکی دیکەشەوە نەیدەویست عەرەبەکانی ناوچەکە بە بیانووی پشتیوانیکردنی ئاشکرای ئێران تووڕە بکات. ئەم هاوسەنگیە قورسە وای لە عمان کرد ڕۆڵێکی ڕوون بگەڕێت لە ئاسانکاری ئاڵوگۆڕی پەیامەکانی نێوان ئێران و ڕۆژاوە و لە هەمان کاتدا پەیوەندیە سیاسیەکانی لەگەڵ عێراق نەپچڕێنێت. ئەوکات ڕێگەشی بە ئەمریکادا لە کاتی پێویستدا بنکەکانی خۆی وەک بنکەی ماسیرا بەکار بهێنێت. بەم چەشنە توانی لە کاتی قەیرانی شەڕی ئێران و عێراق و پشتیوانی سەرجەم وڵاتانی عەرەبی کەندا و لە بەغداد ئەو وەک بەشێک لە سیاسەتی بنەمایی خۆی واتە دۆستایەتی لەگەڵ هەمووان و دوژمنایەتی لەگەڵ هیچ کەسێک ئەو هاوسەنگیە ڕابکرێت. هەر لەسەر بنەمایم سیاسەتە عمان بەردەوام پێی وابووە گەماڕدان و گۆشەگیری و ڕوبەڕووبوونەوە لەگەڵ ئێران جیا لەوەی گرژیەکان زیاتر دەکات ئەوکات ئاسایشی ناوچەکەش بۆ هەمیشە دەخاتە مەترسیەوە بۆیە کردنەوە و هێشتنەوەی هێڵی بەردەوامی گفتوگۆ لەگەڵ تاران وەک بەشێکی سەرەکی لە سیاسەتی دەرەوەی خۆی پێناسە کردووە. کۆیەم چیرۆکە بە ئێمە دەڵێت تاران لە دووشت دڵنیا بۆتەوە. یەکەم عمان قەت ئەوە لەبیر ناکات کە مانەوەی بەم شێوەیە بە هاوکاری ئێران بووە و خۆی با قەرزداری تاران دەسانێت. دوام عمان وەک بەشێکی نەگۆڕ لە سیاسەتی دەرەوەیدا بڕۆی بگفتوگۆ و دانوستان وەک زامنی یاسایش و هەشتەوایی هەیە. بەمبۆنەوە لە نێو وڵاتانی کەندا و تاران تەنیا متمانەی بەشانشینی عمان هەیە و لە بەرامبەریشدا عمان وەک بەشێک لە سیاسەتی بنەمای خۆی واتە هەوڵ بۆ دابینکردنی یاسایشی ناوچەکە ناچێتە ناو هیچ بەرەیەکەوە کە دژی بەرژەوەندی ئێران بێت. بەمبۆنەوە هێڵی گفتوگۆ و دانوستان لەگەڵ تاراندا هەمیشە لە مەسقەتی پایتەخت کراوەیە.